سەبارەت بە قەدەغەکردنی ڕووماڵی کوشتن بە تایبەت کوشتنی خانمان بێگومان ئەمە لایانی سلبی و لایانی ئیجابیشی هەیە. ئەگەر سەرەتا باز لە لایەنە خراپیەکانی بکەین بێگومان شاردنەوەی هەواڵی کوشتن بەعام چ بۆ ڕەگەزی نێرینە بێ یاخود بۆ خانمان بێ شاردنەوەی و نهێنی هێشتنی کارێکی باش نییە لەبەرەوەی لەوانەیە ئەمە کار ئاسانی بکە بۆ کۆمەڵە کەسێک کەوا بە دەرفەتی بزانن لەبەر ئەوەی ئاشکرا نابن یاخۆت لەبەرەوەی ئەم جۆرە کارانە بەدزی خەڵکەوە ئەکرێ بە دوور لە چاوی ئیعلامەکرێ ڕەنگە کاردانەوەی خراپی دەکرێتوانێ و کەسانێکی دیکە ئەمە بە دەرفەت بزانن و هەوڵ بدەنکەوە توندوتیژی بەرامبەر بە ڕەگەزی بەرامبەر بەکاربێنن. بۆیە من پێم وایە خراپە شاردنەوەی، بەڵام لایەنێکی کەی هەیە ئەم جۆرەی کە لە سۆشیال میدیا و ئیعلامەکانە دەبینین ڕووماڵی ڕووداوەکانی کوشتنەکرێ شێوازێکی ناشرینی وەرگرتووە یاخود با بڵێن بۆتە هاندەرێک بوو ئەوەی کەوا کۆمەڵە کەسانێک ڕەنگە ئەم کردەوەیان لەلا شیرین بوو بێ. لەبەرەوەی من پێم وایە پێویستە بڵاوکردنەوەی ئەم لایەنە بە شێوەیەکی ئەکادمی بێ، کەسانی ئیعلامی شارەزا ئەم لایەنە یاخود ئەم تاوانانە ئاشکرا بکەن، ئەمیش بە مەبەستی ئەوەی کەوا ڕێگە بگیرێت لە دووبارە بوونەوەی ئەم تاوانانە بە تایبەتی دژ بە خانمان کە بێتمان لێرە و لێ ڕۆژان دەبیستین کەسێک لەملا برایەک خوشکەکەی خۆی کوژ یاخود باوکێک کچەکەی خۆی کوژ یاخود بە پێچەوانەشەوە ڕوو ئەدا ڕووداوەکان. بۆیە من پێم وایە شاردنەوەی لایەنی خراپی هەیە و ئاشکراکردنی بە شێوەیەکی ئەکادمیانە و کەسانی کەوا معنی بن بەم قەرارانە بۆ نمونە توێژەرانی کۆمەڵایەتی یاخود پارێزەرەکان یاخود حاکمەکان ئەمانە بتوانن لێدوانی لەسەر بدەن لایەنێکی باشتر وەرەگرێ بۆ نەهێشتنی ئەم دیاردەیە و ئەمە لایەنە ئیجابیەکانی بوو، بەڵام بێگومان ببورن لایەنە سلبیەکان بوو. لایەنە ئیجابیەکەی ئەوەیە کە تۆ لەوانەیە لە کۆمەلگا شڵەژاویەک ڕووبدا کاتێک ئەم هەواڵانە بڵاو بێتەوە کەسێک لێرە کەسێکی کوشت واتە ڕووماڵەکانی کوشتن ڕەنگە ترسێک دروستکە لەناو کۆمەلگایە. بۆیە پێویستە بە هەردوو لایەنەکەیە ئێمە ئاگاداری بڵاوکراوەکان بین، ئاگاداری ئەوە بینکەوە لە چ کاتێکا و لە چ شوێنەکە و لە چ کەناڵێکەوە ئەم با بڵێن هەواڵانە پەخشەکرێتەوە. من هیوادارم کە لایەنی پەیوەندیدار کاتێکەوە هەواڵێکی کوشتن بڵاوە کاتەوە وەگوتم بە شێوە ئەکادمیەکەی بڵاوی بکاتەوانێ بۆ ئەوەی کەوا ئاشکرا بێ لە لای خەڵکەوە کەسانێکەیە کردەوەی نابەجێ ئەنجامەدەن یاخود تاوان ئەنجامەدەن، بەڵام دوای ئەوەی کەوا کەسەکە ئاشکرا بوو یاخود کەسەکە گیرا لە دوای ئەوە پێویستە ئەوە بە گوێی کۆمەلگادا بدرێکەوە ئەم کەسانە ئەنجامی کارەکەیان چییە بێ. واتە کەسێک تاوانێکی کردووە هەروە بڵاوی بکەی توانێت دواتر وازی لێبێنی ئەمەیان کارێکی خراپە، بەڵام ئەگەر هاتو ئەو کەسێک کە تاوانەکەی کردووە دواتر بڕیاری دادگا چی بۆ سەبارەت بەو کەسا بۆ نمونە سزای لە سێدارەدانە بۆ منە سزای زیندانی هەتاهتایە ئەمە بۆ ئەوەیەکەوە کۆمەلگا ڕاست بکاتەوە بۆی کەسی دیکە پەنانە با بۆ ئەو کارە بەم شێوەیە وابزانم باشترە بێ بڵاوکردنەوەی نەتیجەی تاوانەکە باشترێکە ئەوش لەلایەنی دەستگای پەیوەندیدارەوە لایەنە ئەمنیەکان و لایەنی دادگا و پارێزەرەکانەوە بێت پێمە باشترێکە. بۆی کەوا هەواڵی کوشتن بکرێتە شێوازێک بۆ ئەوەی بشاردرێتەوە. بەڕاستی ئەمە وەکو چالاکۆنە لەگەر ئەم بابەتەدانی بە تایبەتی کوشتنی ئافرەتان یاخود خانمان ئەو کاتی پاڵنەرێک دەبێ هۆکارێک دەبێ بۆ ئەوەی زیاتر خانمان بکوژرێ بە هۆکاری جۆرا و جۆر و ئەو کاتە لای ئێمە ئاشنا نابێتن ئاخۆ ئەم ئافرەتانە بۆچی کوژراون و بۆچی توندوتیژیان بەرامبەر کراوە. لە کاتێکدا ئەگەر ئەم هەواڵانە بڵاو بکرێتەوە بە شێوەیەکی ئەرێنی بە شێوەیەشی ئەوەی کەوا باز بکرێتنەوە خەڵک هۆشیار بکرێتەوە بۆچی دەوروبەرەکانمان هانی خەڵک دەدەن کە خانمان بکوژن، خانمان لە ناو بن لە کاتێکدا خانمان نیوەی کۆمەلگان و جوانێکی تەواویان بە کۆمەلگا بەخشیوە و ئەم کوشتنە کە دەکوژرێتن خانمەکان و لە کاتێکدا هەواڵەکان دەشاردرێنەوە هۆکارێک دەبێ بۆ ئەوەی کەوا خانمەکان زیاتر بکوژرێن زیاتر لە ناو ببردرێن و بۆ لای ئێمەش ڕوون نەبێ بەرچاوڕوونیمان نەبێ کە ئاخۆ بۆچی ئەو خانمانە کوژراون و بەداخەوەش لە ئێستادا زۆربوونی هەواڵەکانی کوشتن و جۆرا و جۆری هەواڵەکانی کوشتن سەرسامێکی دیکەی بە ئێمە بەخشیەوە بە چالاکوانان کە دەبینین
کوشتنەکان واتە جۆرا و جۆرەوە بە شێوازێکە کە لە عەقڵی مرۆڤدانیە و ئەو شتانەی کەوا دەکرێتن بەداخۆ پێمان ناخۆشەوە دەمانەوێت هەواڵی کوشتن بە هیچ شێوەیەک ڕانەوەستێتن لەبەرەوەی ئێمە دەمانێت بەرچاومان ڕوون بێ یاخود خانمەکانی تر بەرچاویان ڕوون بێ بزانن هۆکارەکانی کوشتن چییە لە کاتێکدا کە و لە هەمان کاتیشدا بزانن کە ئەو هۆکارانێکەوە خانمانی پێدەکوژرێتن پاڵنەرێک نەبێ بۆ ئەوەی کەوا بشاردرێتەوە و لای ئێمە و لای خانمانی تریش بەرچاوڕوون نەبێ بۆی کاتێک لای ئێمە بەرچاوڕوون دەبێ ئێمە و کاتی دەتوانانی احتیاجێکی خۆمان وەربگرین و لەسەر کەیسەکان لێکۆڵینەوە بکەین و زیاتر خانمان هۆشیار بکەینەوە تاوەکو ئاگایان لە خۆیان بێت.